محەممەد سەلاح ناسراو بە میسیەکەی سەی سادق تەمەنی 11 ساڵە و حەز و خولیایەکی زۆری بۆ تۆپی پێ هەیە. بەرەیەکی جیاواز و جوڵەکانی پڕ لە هونەر و دیمەن و نمایشی جوانە. لە نێو گۆڕەپان بە نمایش و هونەرەکانی یاریەکە خۆش دەکات، ئامادەبوانیش هۆگر و سەرسامی خۆی دەکات. محەممەد سەلاح گشتی یاساکانی تۆپی پێی لەبەرە. خەونی گەورەی ئەوەیە لە داهاتوودا ببێتە یاریزانێکی گەشاوی تۆپی پێ تا ببێتە جێی شانازی شارەکەی و خزمەتکردن بە وڵاتەکەی. من کە ناوم محەممەد سەلاحە، ناسرام بە میسیەکەی سی سادق لە خدای گەورە بەزیابێ لەوەتەی هاتوومەتە قوتابخانەی تۆپی سی سادق توانم ئاستێکی زۆر باش پێشکەش بکەم. زۆر سپاسی دایک و باوکم مەکەم، هەمیشە یارمەتی دەرمن و زۆر سپاسی براکان مەکەم هەموو کات لە پشت من دەستخۆشی لە ڕایەنەرەکان مەکەم. یاسەکانی تۆپ پێ ئەمانن: یاریگا تۆپ، یاریزان، کەرەسە یاریزاندا، وەرداوەرەکانی تری یاری، ماوەی یاری، سەرەتا و دەستپێکردنی یاری، تۆپ لە نێو یاری و دەرەوەی یاری، دیاریکردنی دەرەنجامی یاری، ئۆفساید، هەڵە و بەدڕەفتاری، لێدانی ئازار، لێدانی سزا، هێڵدانی تەنیش، هەڵدانی لێدانی گۆڵ، لێدانی گۆشە. خێزانەکەی محەممەد پاڵپشتێکی تاوی کوڕەکەیان دەکەن و هەموو کات هەنیان داوە تا سەرکەوتنی زیاتر بەدەست بێنێت. حل لە مناڵی ئەو وێنانە دیارە کەوا هەستێکی بووە و توانایەکی هەبووە کە یاری بکە و گیرێناوە، هەر لە مەکتەبەکان مامۆستاکانی بەگیرێناوە، ئەی گۆڵمان لێکا و چیەکە ئەمە هەر تەریقی شەبین و یاریەکەین لەگەڵ محەممەدا زۆر زیرەکەوت وەڵی منیش هاندەریە بم ئینشاڵڵا یارمەتی ئەم جلوبەرگی بۆ هەموو شتێک حەزکە ئەمجا زۆر خۆشمانەوێ. ینی مناڵێکە هەر لە خۆی لە ماڵەکە دایکی من براکانی هەمومان خۆشمانەوێ. کاک محەممەد یەخوە تەمەند درێژ بێ مەرگی نەبینم، بەس یەک شتم هەیە، من ئەگەر ئەم کوڕە خوا پێیداوە ئەگەر هەستە وابێت لێم سێنێتەوە لێوەچێت تەحەمل نەکەم. مامۆستاکانی محەممەد ئومێدیان زۆرە و سەرسامن بە توانەکانی داهاتوێکی ڕوونی بۆ چاوەڕێ دەکەن. بدایەت خۆشحاڵین کە لەگەڵ ئێوەی بەڕێز لێرین و سپاسدانەکەین کە کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە لە هەموو کار و چالاکیەکاندا لەگەڵمانن. خزمەتێکی تاویان بە فێرەکەمان کردووە بە ناوی هەمووی دارەی فێرگەکەمانەوە سپاسگوزاری ئەم کەناڵە خۆشەویستین. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ قسەکردن لەسەر فێرخوازێکی بەهرەمەند و بەتوانای شارەکەمان. زۆر گەشتبینین بەم جۆرە مناڵانە و پێمان وایە لەو خۆل و پاڵاوانە دێژا بەشداریمان کردووە. محەممەد بۆ دەهۆی جێی سەرنجی تەواوی سەرپەرشتیاران و ناوبژیوانانی خولەکان تەنانەت ناوبژیوان بۆ یاری تەواو بووە. محەممەدی باوەش گرتووە ماچی کردووە. قوتابخانەی تۆپی پێی سەی سادق ماوەی 4 ساڵە دامەزرا و سەربەیەکێتی ئەکادیمیەکانی تۆپی پێی کوردستانە. ئەم قوتابخانەی ئەندامە لە ڕێکخراوی CCPA دانیمارکی لەلایەن چەندین شارەزا و ڕایەنەری خۆبەخشەوە بەڕێوە دەچێت و ژمارەیان 140 فێرخوازە. هەفتانە 3 ڕۆژ مەشقەکانیان ئەنجام دەدەن و تا ئێستش چەندین یاریزانیان پێگەیاندووە. محەممەد سەلاح دەیەوێت ناسناوی حەمەمیسی یەکەمین دەستکەوتی ژیانی بێت، نەک گرنگترین. ئەو بە توانە نمونەیەکەوە چاوی لە دەستکەوتی زیاترە و دەیەوێت خۆی لە داهاتوودا بێتە نازناوی ئەو منداڵانەی کە تواناکانی خۆیان دەسەلمێنن. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.